پارلمان عراق نوکه سروک هست حتی چرا دالی کار با طیبت جوی یاسین هاتینا پک خستن چجبوی همواره چجبوی مرامن سیاسی ادی بین تپراندن نوا پارلمانی دا زیرتن و مجرد گل برای ربوار هادی سروک لجنه یاسایی یا پارلمان عراق کدش حولی رپای که راستا خود گل مدام بحث کین برای ربوار گلک سپاس کوین گل مدانه که شی جوره اوابو که پارلمان به سروک بیان که شی تریش اشتاش هن كالريجر بن لا أويك أو ياساني كبك خراون تيب بريد بتايبت لو سيرو جيداتو ك ماوي ياسيكا دريش كراوتو بەڵێ دیارە ئەوکو جەنابەت باست کرد فەسڵی تەشریعی درێژ کراوە لە بۆ 30 ڕۆژی دیکە ئەو کێشەی کە لەسەر ئەو یاسایانە هەبوو پەیوەندی بەوە نەبوو کە سەرۆکی پەرلەمان نییە بەڵکو کێشەی نێوان کورتە سیاسیەکان بوو لەسەر هەندێک بابەتی کە لەو یاسایانەدا هەبوو ئەگەر کێشەکە پەیوەندی بەوە نەبوو کە پەرلەمان سەرۆکی نییە با باسی کورد بکەین زیاتر ئەو یاسایانە بە تایبەت کە کورد دەیەوێت یعنی بینە تێپەڕاندن تایبەتیژی دەمە یاساییدا چنە ئەو گرنگترین یاسا و هاتینە پەکخستن و کورد چ پێتڤە بکەن ji bo ku bigihene rêkeftinê û nava Parlemana Iraqê de ev bêne derbaskirin. دیارە ئەو یاسایی کە ئێمە وەکو کورد زیاتر جەختی لەسەر دەکەینەوە بابەتی هەڵوەشانەوەی بڕیارەکانی مەجلیسی قیادەی سەورەی هەڵوەشاوەیە ئەوە لە ماوەی ساڵێک زیاترە ئەو پرۆژە یاسایە لە حکوومەتەوە ڕەوان کرایە لە بۆ پەرلەمان و پێشتریش لە ئیتیلافی ئیدارەی دەوڵەت کە اتفاقی پێکهێنانی ئەو حکوومەتەی لەسەر کرا ڕێککەوتبوون لایەنەکان لەسەری وەرەوها لە ناو منهاجی وزاری سەرۆک وەزیرانیشدا هاتبوو کە هاتە پەرلەمان لە ڕووی مەبدەئیەوە دەنجی لە بۆدا کەواتە ئەو یاسایە پێشتر ڕێککەوتنی سەرکراوە بەر لەوەی لە حکوومەت ڕەوان بکرێت لە بۆ پەرلەمان و لە پەرلەمانیش ماوە کە بەڕاستی گفتوگۆی لایەنەکانی لەسەر دەکرێت هەندێک لایەن بەڵێ وا دەیبەستنەوە کە ئەو یاسایە بە یاساکانی دیکە ئەوەی پرۆژە یاساکانی دیکە ببەسرێتەوە کە لایەنەکانی دیکە دانێت بەڵام لە ئەساس تاوان نییە ئەسڵەن ئەو پرۆژە یاسایە لە حکوومەت کە ڕێککەوتنی سەرکرا ئەو مقتەرەحانە ئێستا لە پەرلەمان هەر نەبوون ئەوەی کە ئێستا باسی لەسەر لەگەر دەکرێت على ئەساس ئەمە ڕازی ببووین بەوەی کە ئەو یاسایە تێپەڕی بەرامبەر بە یاسای ئەحوالی شەخسی نەخێر یاسای ئەحوالی شەخسی مقتەرەح بوو مەجموعە لە ئەندام پەرلەمانەکان تەقدیمیان کرد بەڵام ئەو هەڵوەشانەوەی قرارەکانی مەجلیسی سەورە مەشروع بوو هەم حکوومەت موافقەی لەسەر کرد هەم پەرلەمان کاتی خۆی کە سقەی بە حکوومەتدا موافقەی لەسەر کرد هەم لە ئیتلافی ئیدارەی دەوڵەت موافقەی لەسر کرا بەڵام کە مەشروعەکە هاتە پەرلەمان هەندێک لایەن کێشیان لە بۆ دروست کرد بەڵام ئێستاش هەوڵەکان بەردەوامن و بە هەوڵ و تەقەڵای هەموو لایەک و ئینشاءڵڵا لە ماوەی ئەو سی ڕۆژێک کە درێژ کرێتەوە ئەو یاسا تێدەپەڕێت ئینشاءڵڵا چین ئەو ڕێگریانەی مەسەلەن تێنە پێشبینیکردن ji bo fraksiyonên Kurdî ku neşên taybetî jî wan sî roja da van yasaya derbas bikin van proje yasa دەزانانی پرۆژە یاسایەوەکو باسم کرد کە حکوومەت نردیتی مەجموعەک بڕیاری مەجلیسی سەورەیە هەڵدەوەشێتەوە لە کاتی هەڵوەشانەوەش ئەو خەڵکەی کە لەو شوێنانە پێشتر گرێبەستی زراییان هەبوو تاویز دەکرێنەوە و ئەو خەڵکەش کە پێشتر زەویەکانیان لێساندراوە زەویەکانیان لە بۆ دەگەڕێنرێتەوە ئەستی فکرەکە ئەوەیە بەڵام ئەوەی کە لە پەرلەمان ئەمە وەکو کورد و لە هەندێک لایەن بەڕێز ڕێبار مەبەستم ئەوە بوو هیچ ڕێگریەک پێشبینی دەکرێت کە بێتە ڕێدیسان یعنی ئەم پرۆژە یاسایە لە بەرامبەر پرۆژە یاسایەکی دیکەی لایەنی سونییان شیعە توزانم بەکاربێنرێ دەستبەرداری ئەو پرۆژە یاسایە بم بۆ ئەوەی ئەو پرۆژە یاسایە جێبەجێ بکرێت هیچ ڕێگریەکی وا هەیە پێشبینی کراوە بێت لە ڕێ دەزانی دیسان ئەمە باسیەوە دەکەمەوە ئەو یاسایە بە هیچ یاسایەکی دیکە ڕەبت نییە گەڕانەوەی مافە لە بۆ خاوەن مافەکان ئەو خەڵکی کە بە درێژایی ساڵانی ڕابردوو لە 49 ساڵی ڕابردوو لە کەرکووک زوڵمی لێکرایە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان زوڵمی لێکراوە زەویەکان بەبێ هیچ سەنەدەکی قانونی بڕیارێک لە مەجلیسی قیادەتی سەورە بە ڕۆژێک دەرچووە ئاردەکانیان لێستاندینەوە دایکیانە خەڵکەکی هاوردە لە باشووری لە وەسەتی عراق هینایەتیان لەوێ نیشتەجێیان کردینە یعنی ئەو ڕۆ 49 ساڵ هەڕۆشانەوەی ئەو بڕیارانە و گەڕانەوەی زەویەکان لە بۆ خاوەن مافەکانی خوان چ جۆرە ڕێکەوتنێکی لەگەر بکەین لەگەر لایەنەکانی کە بەرامبەر بە چ ئەو بڕیارانە هەر بۆ شێنینەوە ئەو بڕیارانە هەر دەوەشێتەوە و مەشروعەکە لە پەرلەمانە و ئیشی لەسەر کراوە زۆر باشیش توتە پێشوە لە ماوەی ئەو سی ڕۆژەش ئینشاڵڵا دەنجی لەسەر دەدرێەوە بە هیچ یاسایەکی دیکەش نابەسرێتەوە بەڕاستی ئەو یاسایانەی کە ئێستا باسی لێ دەکرێت ئەو کاتێ ئەو پرۆژە یاسایە لە پەرلەمان بوو ئەسڵ ئەوانە هەر نەبوو ئەو پرۆژە یاسایە هەیە
دەزانی لایەنی ئەوەی کە دژی ئەو پرۆژەیاسە هەندێک لە با بڵێن ئەندامانی پەرلەمانی کەرکووک لایەنی سوننا دژی ئەو یاسایان، بەڵام ئەوانیش بەڕاستی دژایەتەکان بەبێ هیچ بوونی هیچ ینی بنەمایەکە، یعنی کە مناقەشیان لەگەر دەکەن و گفتوگویان لەگەر دەکەن، ینی هەموو ئەو با بڵێن ئەو وەسیلانەی کە لە بەدەستیان دانەوێت خەڵکی بەرامبەر پێ قناع بکەن ئەوەیە کە ماوەکی زۆر ئەو خەڵکە لەسەر ئەو زەویانە دانیشتووە ڕاهاتەوە لەگەر ئەو زەویانی کە ئێستا نیشتە جێ لەسەری. باشە ئەگەر مافەکەی من نەبی بە تێپەڕبوونی کات بە چه حقك لە ئەساسەوە ئەو خەڵکە نییە، ینی هەموو ئەو دیفاعکردنی کە دەیکەن لەو خەڵکەی تەنها ئەوەندە هیچی دیکان نییە، لێ مووقفیان زعیفە ئەوان بەڕاستی و پێشم وایە ناتوانن ڕێگری بکە لە تێپەڕاندنی ئەو یاسایە بە ئینشاءڵڵا و بە هیمەتی هەموو لایەک یاساکە تێدەپەڕێن. باسی یاسایکی تر پرۆژە یاسایکی تر بکەم، ئەویش پرۆژە یاسای هەمواری بارەی کەسێتیە. کوردیش داواکاری تایبەتی هەیە لەگەڵ زۆربەی خاڵەکانین کە شیعاب داوای دەکات. چی دەکەن بۆ ئەوەی ئەو خاڵانەی کە کورد داوا دەکات لەو پرۆژە یاسای لە هەموارەکە جێبەجێ بکرێت یان جێ بکرێتەوە و بە ئەوەش باسکەین، یانێ لەو ماوەیە ئەو پرۆژە یاسای کە ناکۆکیەکان زۆرن لەسەری دەتوانرێت جێبەجێ بکرێت، دەنجی لەسەر بدرێت لەسەر هەموارەکەی. بەڵێ دیارە ئەوە پێشنیازە یاسایە مقتەرەحی قانونە کۆمەڵگەندام پەرلەمان پێشکەشیان کرد لە بۆ پەرلەمان و ئیشی لەسەر کرایەوە پارپشت بە مادەی 41 لە دەستوری عراقی کە باس لەوەی دەکە هەر هاوڵاتێکی عراقی مافی ئەوەی هەیە لە بابەتی بواری کەسی ئەو مەسهبە اختیار بکەن، با بڵێن ئەو دینە اختیار بکاتن کە خۆی دەیەوێ. دیارە کاتی خۆی کە ئەو مادەیەش نووسرایتەوە لە دەستور مەبەستێدا هەر ئەوە بووە کە ڕۆژێک لە ڕۆژان بتوانن لایەنی شیعە یاسایەکی باری کەسی تایبەت بەخۆی هەبێ و لایەنی سونەش یاسایەکی تایبەت بەخۆی هەبێ کۆەوەی کە لە یاسای ژمارە 188 ئەو یاسایە تەمان زۆر گفتوگۆی لەسەر کرا گەیشتە قۆناغێک، ئەویش لە قۆناغی دەنگدانە لەسەری. ئێستا لایەنەکان نزیکێک هەیە سەبارەت بە تێپەڕاندنی ئەوە، بەڵام ئەوەی کە ئێمە داوامان دەکریان با بڵێن لایەن هەندێک لایەنی دیکەی کە لە سەرەتا لەگەر یاساکەدا نەبوون ئەوەیە کە سنی با بڵێن زەواج لە بۆ کچان دیاری بکرێت کە ئەوەی کە پێشتر خەڵک ترسی لێ هەبوو کە دایانەوێ تەمەنی بەشودان بین نەخوارێ، بەڵام لە کۆتاییدا ڕێکەتین لەوەی کە تەمەنی بەشودان هەمان ئەو تەمەنە بیکە لە یاسای ژمارە 188 ساڵی 59 هەیە دەستکاری نەکرێەوە. هەندێک بابەتی دیکەی پێوەست بوو بە بابەتی دادگاکان و هەروەها ژنی دووەم و ئەوانە بە شێوەزێک تەنزیم بکرێتن کە ئەو مدەوەنەی کە لایەنی شیعە تەقدیمی دەکاتن ینی با بڵێن مخالفی ئەو یاسایە نەبی کە لە یاساکە جێ بکرێتەوە. مەسەلەن تەمەنی بەشودان لە بۆ کچان دیاری بکرێتن بەوەی کە لە تەمەنی ئەوە کەمتر نەبی کە لە ساڵی لە قانونی 188 هاتیە کەواتە ئەگەر مدەوەنەکە پێشکەشی پەرلەمانیش بکرێت لایەنی شیعە سبەی ناکرێت مخالفەی ئەو مادەیەبی. هەندێک بابەتی بەو شێوازەیە بەڕاستی لەسەر قانونی ئەحوالی شخصی، بەڵام ئەوەی کە لە کۆتاییدا ڕێککەوتنی سەرکرا یاسای ژمارە 188 وەکو خۆی دەمینێتەوە، هیچ گۆڕانکاریەکی بەسەردانایەوە، هەر کەسێکیش ئازادە لەوەی کە ئایا ئەو گرێبەستەی کە دەیکا بە جێرەی یاسای 188 دەیکیان بە جێرەی ئەو مدەوەنە نوێی کە بوا بڕیارە لە ماوەی 6 مانگ یان 4 مانگی دیکە پێشکەشی پەرلەمان بکرێت بە جێرەی ئەوەی بکات. لەوەی پێم وایە کاریگەری لەسەر لایەنەکانی دیکە نابی، ئەوەی کە هەیە مجرد ئەو خەڵکە دەگرتەوە کە لە خۆی اختیاری ئەوەی دەکاتن کە گرێبەستەکەی بەجێرەی ئەو مدەوەنە بی. تەنها یەک بڕگەی بەسیت لەوەی ڕازگۆ بین لە بابەتەکان، یەک بڕگەی بەسیت لە قانونی 188 مادەی 57 ئێستا وا بڕیارەیان با بڵێن ڕێککەوتنە سەرکرایە کە هەموار بکراویش بابەتی مانەوەی منداڵەیان لە لای داک ئەگەر خۆی لە لای باوکی بیان لە لای بابی ئەگەر خۆی لە لای داچی بیتن. ئەویشەوەی هەفتەی ڕۆژێک لە کاتی دەوامی زستانە و هەفتەی 2 ڕۆژیش لە هاوینان لە لای لایەنەکەی دیکە دەمینێتەوە. هەر ئەوەندە گۆڕانکاریە لە قانونی 188 کرا ئەگەر نە هیچ گۆڕانکاریێکیان با بڵێن هیچ پێشنیارێک نییە لەبوو هەموارکردنەوەی یاسای 188 ئەوەی کە هەیە مجرد لایەنی شیعە هاتیە مدەوەنەک تەقدیم دەکاتن و لەوە دووە ئەو گرێبەست و ئەو تەنزیمی ئوموری ئەحوالی شخصی خۆیان بە جێرەی ئەو مدەوەنە دەکەن کە بە خۆیان تەقدیمی دەکەن، ئەوش تەنها لەسەر خۆیان جێبەجێ دەبێت. یاسای لێبوردنی گشتیش کە داواکاریەکی سەرەکی لایەنە سونیەکانە چ پێشبینیەک بۆ ئەوە دەکرێت، یانێ لە داهاتوو دەکە ئەم یاسایەکی وایەنە جێبەجێ بڕیاری لەسەر بدرێ
نەبێتە مەترسی بوو پێکەوە ژیانی عێراقی پێکەوە ژیانەکە جیاواز لە کوردستان خراپە یعنی توڵەسەندنەوە دەست پێ نەکاتەوە لە نێوان ئەوانەی کە ئازاد دەکرێن لێبوردنی گشتی دەیانگرێتەوە لەگەڵ ئەوانەی کە کێشیان لەگەڵ ئەو لایەنە سونیەکان هەیە. بەڵێ دیارە یاسای لێبوردنی گشتی شێک لەو یاسایانە بۆ کاتی خۆی لە ئیتلافی ئیدارەی دەوڵەتی اتفاقی لەسەر کرایە و هەروەها ناو منهاجی وزاریش هاتبوو کە دەنجی لەسەردا ئیعادەی تعریف لە بۆ ئینتیما دەکرێتەوە ئینتیما لە بۆ منەظەماتی ئێرهابی و نەسی ئەو مختار ئەو مشروعی کە پێشکەش کرایە کاتی خۆی لە ئیتلافی دەوڵە ئیتفاقی لەسەر کرایە بەڵام ئەوەی کە ئێستا کێشەی دروست کردیە لایەنی سونە دەیەوێت زیاتر با بڵێن فراوان بکاتن لێبوردنی گشتی و هەروەها دەستکاری ئەو ڕێکەوتنە بکاتن ئەوەی کە لە ئیتلافی ئیداری دەوڵە لە منهاجی وزاریش هاتبوو ئێمە وەکو لایەنی کوردی لە سەرەتا ئەومان ڕاگەیان ئەوەی کە پێشتر ئیتفاقمان لەسەری کردیان لایەنی شیعەش هەمان ڕێیان هەبوو کە ئەوەی کە پێشتر ئیتفاقی لەسەر کرا و دەنجی لەسەر درایە لەناو منهاجی وزاری هاتی و پەرلەمان کێشەمان لەگەر نییە بەڵام ئەو یەک مادە بوو تەنها مادەکەش ئەوە بوو ئیعادەی تعریفی دەکردەوە لە بۆ ئەو لایەنانی کە لە بۆ منەظەماتی ئێرهابی ئینتیمایان کرد بەڵام ئێستا باس لەوەی دەکرێت کە لێبوردنە گشتەکە زۆر فراوان بکرێت و هەروەها باس لەوەی دەکرێت قانونی ڕقم 27 ساڵی 2016 کە عفوی عام بۆ ئەو کاتە دەرچوزارێکی دیکە سەرایان بکرێتەوە جارێکی کە تەمدید بکرێتەوە هەموو ئەو لایەنانە بگرێتەوە کە هەموو جەریمانە بگرێتەوە کە ئەو کاتە شمولی کردێت پێم وایە ئەوەش بەڕاستی ئێستا نزیکە لەوەی کە بەو شێوازە تێپەڕێتن ینی جارێکی دیکە عفوۆکی عام دەربکرێتەوە کۆی کە لە 2016 دەرچوو ئەوەش ینی زۆربەی لایەنەکان داواکاریان ئەوەیە لەسەر ئەو بابەتە و تەسەوریش دەکەم لە ڕۆژانی دادی گفتوگۆ زیاتر بکرێت سەر ئەو بابەتە. یاسای نەوتوغاس کە ئەویش هەمویان پێکەوە دەبچرێتەوە کورد و سونە و شیعە و هەموو پێکاتەکان بە لایەنی کوردی چ داواکاریەکی هەیە بە تایبەت لە خزمەت ئەوەدا بێت کە دیسانەوە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە ئەم کێشەیە چارەسەر بکرێ هەتا ڕادەش پەیوەندی پێکەوە هەیە. بەڵێ ئەوەی کە ئێستا گفتوگۆی لەسەر کراوە لە دانیشتنی ئێمە پێش هەفتەک لەگەر بەڕێز سەرۆک وەزیران کە هاتبوو پەرلەمان لە بۆ پیرۆزبایی سەرۆکی پەرلەمان سەرۆک وەزیران کە هاتبوو گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە کراکە دەبتە هۆی درێژکردنەوەی فەسڵی تەشریعی لە بۆ ئەو سی ڕۆژە و یاسانە باسی لێوە کراک لەو یاسانەی کە با بڵێن گفتوگۆی لەسەر کراوە جەختی لەسەر کراوە ئەوەیە هەمواری یاسای بودجە دەکرێت ینی لە ماوەی ئەو چەند ڕۆژە ئەو یاسایە دەگاتە پەرلەمان لەو ئەوەی هەمواری مادەی 12 بکرێتەوە کە کولفەی دەرهێنانی نەفت و بڵێن دەرهێنان و بەڕێکردنی نەفت کە لە هەموو عراق بە $8 دیاری کرابوو بدەبتە $16 پێم وایە ئەوش ڕێکەوتنی سەر کرایە وەکو حکومەتی هەرێمی کوردستان لەگەر حکومەتی بەغدا لە گفتوگۆدان بەڵام ئەوی کە دەینێرن لە بۆ پەرلەمان ئەو مەشروعایە ینی ئەوە دەبتە ئەگەر تێپەڕی لە پەرلەمان دەبتە هۆکار لە بۆ ئەوەی کە بتوانین جارێکی دیکە دەست بە هەناردەکردنەوەی نفتی هەرێمی کوردستان بکرێت بابەتی قانونی نەفت و غاز بەڵێ ئەو بابەتە کورد لە هەر لە دوای 2005 بەڕاستی گفتوگۆکان لەسەر ئەو بابەتە بەردەوام بەڵام پێم وانییە بتوانین لەو ماوە کەمەی کە ئێستا هەیە ئەو یاسایە یاسایەکی خلافی لەسرە و گفتوگۆی زۆر هەڵدەگرێتن لەو ماوەی بتوانین تێپەڕین بەڵام ئەوەی کە دەتوانین ئێستا لە ماوەی ئەو سی ڕۆژەدا دەنجی لەسەر بدەین و هۆی ئەوەی کە جارێکی دیکە نفتی هەرێمی کوردستان بەڕێ بکرێتەوە ئەوەیە کە یاسای بودجێ هەموار دەکرێتەوە و تەسەوڕ دەکەم لە خلالی و چەند ڕۆژەی دادێ بگاتە پەرلەمان ئەو پرۆژە یاسایە بگاتە پەرلەمان بەڵام پێشبینی دەکرێت مەسەڵەن بۆ ساڵی داهاتوو هەناردەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکە. دەزانی بابەتی هەناردەکردنی هەرێمی کوردستان ڕەنگە هەر بابەتەکە بەو پەیوەست بەوەی نەبیتن کە بیانەوێن جارێکی دیکە نفتی هەرێمی کوردستان بڕواتەوە و هەرێمی کوردستان بەشداربی لە پێکهێنانی موازنەی عراق پێم وایە هەندێک بابەتی دیکەی تێدا هەیە وای کردێ کە ئەوانش پەلە بکەن لە چارەسەرکردنی ئەو کێشەیە ئەو کێشانی کە ئێستا چاوەڕوان دەکرێت لە کێشەی نێوان ئیسرائیل و لوبنانیان ئێران و ئیسرائیلیان لە ئەوەی کە باس لەوە دەکرێت عراق لەوانەیە لەو بابەتە ئەگەر کێشەکان بەو شێوەیە فراوان بوون بە دوور نەبێ ئەوە بتە هۆکار ئەوەی کە نەتوانرێت نفتی هەرێمی کوردستان نفتی عراق بە خەلیجی
دابڕوات و هەروەها بە بەسرا بەڕێ بگرێتن چکە تاکە ڕێگا ئەمە دەتوانین کە نفتی تێدا بەڕێ بکەین لە بۆکو عراق لە بۆ وڵاتانی دەرێ ئەوەیە کە لە ڕێگای بەسراوە دەڕۆ بەڵام ئەگەر هات و هەر کێشەک لەو ناوچەیە دروست بۆ ئەوە دەبتە هۆکارێک لە ئەوەی کەەوە نفتی عراق بە تەواوی ڕابوەسیتنەوەش هەمومان دەزانانی عراق اعتیمادی زۆر لەسەر نفتە لە بۆ دابینکردنی با بڵێن بودجەی خۆی لێ پێم وایە کە فکردەوە دەکرێتەوە لە کاتی ئێستادا ڕێگایکی دیکە بدۆزرێتەوە لە بۆ ئەوی بتوانرێت نفتی عراقی پیان هەرێمی کوردستان کە لە زمینی ئەوەی کە لە عراقدا هەیە بەڕێ دەکرێتن یەک لە هۆکارەکان ئەوەیە ینی هۆکاری هەموارکردنەوەی یاساکە و هەروەها هۆکاری ئەوەی کە هەوڵ دەدرێت بە هەموو لە یەکجارێکی دیکە نفتی کوردستان و نفتی عراق لە ڕێی کوردستانەوە هەموار بکرێت لە بۆ لە ڕێگای تورکیا ئەوەیە دۆزینەوەی بەدیلە لە بۆ ئەوەی کە با بڵێن لە ڕێگای باشوورەوە لە ڕێگای بەسراوە بەڕێ بکرێت لێ پێم وایە ئەو یاسایە بەڵێ پرۆژه یاسایە لە ڕۆژانی دادێ دەگاتە پەرلەمان وە لە پەرلەمانیش بە ئاسانی تێدەپەڕی وەزارێکی دیکەش نفتی هەرێمی کوردستان بەڕێ دەکرێتەوە من پێم وایە لە ماوەی زۆر نزیکیان دەتوانم بڵێم لە ماوەی ئەو سی ڕۆژێکە پەرلەمان کاری خۆی فەستی تەشریعی درێژ کردەوە ئەو یاسایە تێدەپەڕی بەڕێز ڕێبوار هادی سەرۆکی لەژنەوەی ئاسایی پەرلەمانی عێراق وایکە ڕاستەخۆش هەولێرە دیالما دەبوون گەلک سوپاس بووە.